بەدەر لەم هەواڵە کوردیانەی کە پێشکەشم کردن ئەم ئێوارێژ هیچێک لەو کتێبانەی کە بڵاو کرایەوە بە ئامادەبوونی ژمارەی زۆر لە هاوڵاتیان و قسە و باس و گفتوگۆی زۆری هەڵگرت بڵاوبوونەوەی کتێبی کوردستانی بوونی کەرکووکە لە بەڵگەنامەکانی عوسمانیدا لەلایەن بەڕێز دکتۆر بژار عوسمان ئەحمەد و دانیال سابر ئەحمەدەوە کاری لەسەر کراوە. دیارە ئەم ئێوارەیە گفتوگۆی زۆری هەڵکردووە ڕوونکردنەوە لەسەر کتێبەکە و بەڵگەکانیش درابوو. خۆتان نەزانن وەک ئەرچی پرۆگرامی کورسات مەگەزین ئێمە لە ڕووی بابەتە سیاسەکەیوەنا بەڵکو لە ڕووی مەگەزینەوە واتە قسەکردن لەسەر بەڵگەکان و چۆنێتی و ساختکردنەوەی مێژوەکە و ساختکردنەوەی بەڵگەکان و کارکردنی ئەمان لەسەر بابەتەکە کاری پرۆگرامی ئێمەیەکە قسە باسی لەسەرکەین بەڕێز دکتۆر بژار عوسمان ئەحمەدم لەگەڵایەکە هەم نووسەرۆمیش مامۆستای زانکۆی قسە باسی لەگەڵاکەم لەگەڵم بن دکتۆر جان بەخێر بێی سڵاو لێبێ فەرموو. زۆر بەخێر بێی سپاس بۆ تۆ زۆر بەخێر بێی فەرموو. سپاس بۆ بەشداریکردنت. زۆر سپاس بۆ ئێوەش. بەر لە هەموو شتێک ئەمەیە پرسیاری ئەوە بکەم بەرلووی بچمە ناوەڕۆکی کتێبەکەوە گەڕان بە دوای ئەو دەستنووسانەیان ئەو بەڵگەنامانەوە بە تایبەت با بڵێن دەستنیشانکردنی کورد و کوردستان و نیشتیمانی کورد و ئەمانە تا چەند گرنگە چ جای نەک لە دەوڵەتی عوسمانیا بەڵکو لە کۆی ئەو وڵاتانی تریشکە لە پێگەی جوگرافی سیاسی هەرێمی کوردستانە هەر چوارپارچی کوردستانی شارۆڵیانە بوو. زۆر سپاس سەرتا زۆر سپاسانەکەم بۆ میێتان بۆ دەرفەتێکە بە ئێمەتاندا بێگومان وەکو ئەو اختصاسێکە من تێدا ئیش دەکەم و تێدا اختصاسم وەرگتووە کە ئەوەیش بەشی مێژووە بابەتی مێژوو لە هەموو وڵاتان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە وەکو کارل مارکس دەڵێ هەر کەسێک کە ئەو دەڵێتن مێژوو دایکی زانستەکانە و زۆر زار بیرمەندانی ترکە دەڵێن هەر کەسێک کە مێژوو بخوێنێتەوە وەکۆوەیە ئاوێتەی هەموو سەردەمێک بوو بێ. بەڕاستی مێژوو لە هەموو وڵاتێک هەتا تورکەکان شتێکیان هەیە دەڵێ تاریخە بیلمەیان میلەتە تۆپڕایە ساتان ئەنی ئەو کەسانەی کە تاریخی خۆیان نازانن ئەن جۆغرافیە سینە ساتان مێژوو جۆغرافیەکەی خۆشان زۆر بە ئاسانی دەفرۆشن زۆر بە ئاسانی لە دەست دەدەن ئەوەی کە تاریخی خۆی نەزانێ بێگومان کارکردن لە ناو ئەرشیفی زۆرێک لە دەوڵەتان و لە وڵاتان بۆ کورد گرنجەکەی ئەوەیە کە بەداخەوە ئێمە نووسەرەکانمان مێژوو نووسی کورد لەو سەردەمە ئێستادا الحەمدوللا زۆرن بەرەو دراسی زۆر چوونە بەڵام لە پێشوودا ئێمە دوژمنەکان یاخود بڵێن بێگانە مێژووی ئێمە نووسێتەوە قسەی لەبارەی ئێمە کردێتەوە ئێستا ئێمە زۆر جار ناچارین بچین سەر سەرچاوەکان و سەر قسەی ئەوان بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە کە زۆر جاران بۆ ئەوەی ئێمە لە قسە و باسی بابەتێکە دوور بکەوینەوە ئەویش پشتبەستنە بە دیکۆمنت و بەڵگەنامە و سەرچاوەکان بە تایبەتی ئەو فترەیە کە من کاری تێدا دەکەم ئەرشیفی عوسمانیە چونکە ئێمە مێژوەکی زۆر دوور و درێژمان لەگەر دەوڵەتی عوسمانی هەیە. زۆر باشە کەواتە هۆکاری نووسینی کتێبەکە ئەگەڕێنیتەوە بۆچی یان گرنگی بەڵێ هۆکاری نووسینی کتێبەکە زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەو بابەتێک کە دەبینین ئێستاش ئەو قسە و باسانە دەکردرێ مەسەڵەن زۆر جار هەندێک لە تورکمانەکان ئاماژە بۆ دەکەن دەڵێن کەرکووک شارێکی تورکیە یاخود عەرەبەکان مەسەڵەن ئەوان هەژمون خوان دەسەپێن و کە شارێک عەرەبی و با بڵێن عراقیە ینی دەکرێت مەسەڵەن بە زەبری هێز دیمۆگرافیا بگۆڕن کوشتاری کورد بکەن لە ناو ببن بەڵام ئەو سەردەمە تێپەڕی ئێستا ئەوان مێژووی ئێمەش بنووسنەوە لە جیاتی مێژوەکەی ئێمەش بڕادن ئێستا سەردەمی ئەوەیە کە ئەرچی ئێمە ئەکادمیست و ئەرچی مێژوو ناسون توێژەری مێژووی وەکو ئێمە ئەوەیە کە ئێمە بتوانین لە ڕوانگەی سەرچاوەکانی وان لە بە پشتبەستن بە زاری ئەوانیشەوە و بە بەڵگەنامەکانی ئەوانشەوە بتوانین حقایقی مێژووی خۆمان دەربخێن لە کاتێک کە ڕاستیەکە وەکو ڕۆژە ڕووناک لێمان دیارە بە تایبەتیش لە بابەتێکی وەکو شاری کەرکووک یعنی ناکرێت مەسەڵەن ئەگەر عەرەبێک یا تورکمانێک بە زەبری هێز بڵێ تەواو ئیلا تورکمانیا ئیلا عەرەبیان لە عێراقیە بەڵام تۆ ناتوانێت ئەو تاریخە چاواشە بکەیت لە کاتێک سەدان لاپەڕی بەڵگەنامە هەیە کە تێدا ئاعتراف دەکات کەرکووک کوردستانیە. زۆر باشە هۆکاری بڵاوبوونەوەی لێ ئێستادا بۆ بەتایبەتیش هەروەکو باسم کرد بۆ ئەم بابەتەیە بەتابەتەکە دەبینم ئێستاش لە ماوەی هەڵبژاردندا قسە و باسیەوە زۆر دەکرێت تورکمانەکان و عەرەبەکان مەسەلەی قەزیەی کەرکووک خۆ دەزانی کە کەرکووک با بڵێن زۆر تایبەتمەندە لە لای کوردەوە بە درێژایی تاریخ بەتاکید ئەوە لای ئێمە ژوای کردێت کە
لە ئێستادا ببێتە وەڵامێکی ئەکادمیانە و زانستیانە و وەڵامێکی بەڵگەنامەیانە بۆ ئەو بابەتان کە زۆرجار بڵێن ئەو کەسانێک کە چاواشەی مێژووی کەرکک دەکەن و با بڵێن لە کوردستانی بوونی دادەبڕن. زۆر باشە هاوکاریکردتانە لای کێوەیە؟ بەگشتی هاوکاریکردن مەسەڵەن ئێستا بۆ چاپکردنی ئەم کتێبە بەڕێز شانازخان کتێبەکەی وەکو سپۆنسەری چاپکردنی کرد، بەڵام وەکو بڵاوکردنەوە بۆ کاری هاوبەشی مۆزەخانە نیشتمانی ئەمە سوورەکە و وەکو زانکۆی خۆم کە کاری تێدا دەکەم زانکۆی کۆیە و زۆر دۆست و برادر هەبە بڵێن بە سەپۆرت بە حتا ئەگەر بە قسەیەکی باشش بێ هاوکاریکردنیان بە نیشاندانی سەرچاویان بە ئەوە یەکێک لەوانە کە بڵێن زۆر ئەو کاتە من لە دەرەوە خەریکی خوێندنی دکتۆرا بووم تۆزێک دوودڵ بووم لەوەی قەلق بووم دەست پێ بکەم دەست پێ نەکەم بە ئیشکردن لەسەرم بابەتە لە کاتێک دکتۆرام دەنووسی کاتە سەرۆکی زانکۆمان بەڕێز پرۆفسۆر دکتۆرۆلی هاتبوو بۆ مالیزا بە کوالەلامپور لێ کاتێک بینی خەریکی بابەتێکی ئاوام قسە و باس و تۆزە قەلەقیمە ئەو زۆر تەرکیزی لەوە کردەوە چونکە ڤیددیوەیەکیش هەیە کە با بڵێن ڤیددیوەیەکی 5 دقەی هەیە کە خوا لە خۆش مامزەلات کە باسەوە دەکات سیاست بە چەپکە گوڵەکە بکەین و کە تێدا ناکرێت بەڕقی ئێمە بڕیار بدەین و قسە بکەین کرد با بڵێن کاتێک ئەوان دەڵێن کەرکک تورکمانە ئێمە با بە بەڵگە بە زمانی وان جواب دێنەوە نیش پێم گوتم شتێکەوە ئێمە دەتوانین ئەرگومنتانە بە زمانی بەڵگەکانمان لەلایە بە بەڵگەکان و زۆر زیاتریش لەوەی کە خوا لە خۆش مامزەلات باسی کردووە و یاخود ئەو مرافعەیە کە کردی زۆر لەوە زیاتر و وازحتر و با بڵێن دیارترمانە ئەو یەکێک بولەوانە کە زۆر پاڵنەریکردن زۆر تەژێکردن بۆی بە هەر نرخێک بێ تاکو و تەواوکردنی ئەنی نەگەڕێمەوە زانکۆ و نەگەڕێمەوە دو تاکو ئەو کتێبە بنووسین و با بڵێن ئەم ئەرگومنتە بچەسپێنانی ئاخری تاکیل لەکەینەوە بە هەر جۆرێک بێ بیکەین. با بڵین بەڵگەنامەکان بە تایبەت لەسەر کەرکووکە چۆن ئەیسەلبێنن کە کوردیە یان ئەو چۆن کارتان لەسەر کردووە کە کەرکووک کوردستانیە خۆی گەر بگەڕێنەوە مەسەڵەن بۆ 100 ساڵ 120 ساڵ 200 ساڵ 400 ساڵ 500 ساڵ پێش ئێستا قەزێک نەبوو بە ناوی کێشەی نێوان تورکمان و عەرەبیان عەرەب و کورد لەو منتقەیە با بڵێن دەوڵەتی عوسمانی و جوغرافیا هەم بە ئیمپراتۆریەتێکی خۆزانەوە و ئێمەش میرنشینمان هەبووە ئەوەی تریژ ویلایەتمان هەبووە لە ناو دەوڵەتی عوسمانی من زمنی دەوڵەتی عوسمانی ئێمە تەماشاکە مەسەڵەن لە کتاباتی فەرمی دەوڵەتی عوسمانی دەنووسراوە ڕسمیەکانیان کە ئاماژە بۆ دەکەن کاتێک مەسەڵەن موختارێک کوژراویان قایمقامێک گۆڕاویان با بڵێن پارچە عەرزێک کڕدراوەیان پارچە عەرزێک داهاتەکەی چەند بووە ئاماژە بۆ دەکاتن کە لە خاچی کوردستان لە سەنجەقی کەرکووکیان لە سەنجەقی کەرکووک لە خاچی کوردستاندا یعنی ئەوە دیکۆمنتەکانی خۆیان جگە لە بەڵگەنامە و نووسرا و فەرمیەکانی دەوڵەت مەسەلەن لە منهەجی خوێندنیان لە قوتابخانەکانیان ئەو کاتە کە کتێبی وانەی مێژوو و جوغرافیان خوێندووە کاتێک هاتوونەتە سە جوغرافیای دەوڵەتی عوسمانی هاتوونتە سە قەتعی کوردستان یان خود هەرێمی کوردستان بەشی کوردستان من زمنی ئەوانە هەرێ کەرکک و نەکەر کەرکک ویلایەتی مووسڵیشان لە زمنی کوردستان هەژمار کردووە کە ئەو وانانە لە قوتابخانەکانی دەوڵەتی عوسمانی خوێنرا لە قوتابخانە ئیبتداییەکان و سەرەتاییەکان و باڵێن سەرەتایی و ناوەندەکان و بە تایبەتریش لە قوتابخانەی ڕۆژدیە. زۆر باشە ئەمێ باسێکم لەوە بۆ بکەی کاردانەوەی کتێبەکە چی بوو لەلایەنەوە کەسانی کە بەشدار بوون لە بڵاوکردنەوەیەکە بەتاکیت هەموو زۆر بە گەرم و گوڕ زۆر بە با بڵێن زۆر بە و پەڕی پەرۆشەوە بۆ ئەو بوون کە بە زووترین کات بڵاو بکرێتەوە لە کاتی خۆیتی ئێستا ئەو کتێبە بڵاو بکرێتەوە چکام کتێبە هەم وەڵامێکە بۆ ئەوانێک کە دەیانوێت چاواشەی مێژووکەن یان ناڕاستە وەلاما کەدا با بڵێن ئەرگومنتەکە پێشتر هەم مامزەلالیش کە قسەی لەسەر کرد و خۆ خۆش بوو و لە هەمان کاتیشدا حقیقەتەکە بۆ ئەوەی چیتر لە داهاتوو میلەتەکەی ئێمە چاواشە ناکرێت بەڵێ ئەو ڕۆکە کەرکک لەوانە حکمڕانەکەی جیازە بارودۆخەکی جیازەیە دیموگرافیاکە دێ بگۆڕدرێ ناوی دەگۆڕدرێ ئەنفالی تێدا دەکرێت هەرچی تێدا دەکرێت بەڵام ناکرێت مێژوەکەش بە زەبری هێز ئەوە بگۆڕدرێ و بنووسرێتەوە ئەوان مێژوەک بە دڵی خۆیان بۆ ئێمە بنووسنەوە ئێوە ئێمە دەبێت بە خۆمان مێژوەک بنووسنەوە بەڵام ئێمەش بە عەدالەت و بە حەق یەکەم جار نەک هەر تەنها بەڵگەنامەکان بەڵکو لە زمانی نووسەرە گەورەکانی خۆیانەوە پێیان بڵێن مێژووی ئێوە 400 ساڵ 500 ساڵ پێش ئێستاە کە هاتوونە مێژووی عەرەبەکان مەسەلەن 1200 ساڵ پێش ئێستا هاتوونە زیاتر نییە مێژوتان بەڵام ئەوە مێژووی کووردە لەوێندەرە هزاران ساڵ پێش زاینی شاتووە ئەی لە بەر لە زاینەوە ئەو میلەتی لەوێ بە کووردە ئەی ئێستا چیانیان قەدیمترن و لەگەڵ ئەوەشدا گەر ئێوە باوەڕتان بە نووسینە ئەوە نووسەر عەرەبەکانن دەڵێن کە کەرکک بەشەکە لە کوردستان نووسەرانی ناو تاریخی ئیسلامین لە هەمان کاتدا ئەگەر وەکو ڕسمیات بی ئەوە بەڵگەنامە عوسمانیەکانن نووسینی گەڕیدە و
هەروەها دەستوری دەوڵەت عوسمانی قانوننامەیە کە تێدا اعتراف بە کوردستانی بوون کەرکوک دەکات ئەوە من نیمە وەکو کوردێک دیفاع لە شارە کوردستانیەکەی خۆم بکەم ئەوە بەڵگەنامەکانی خۆیانم بەڵام من هاتوومە دراسەم لەسەر کردووە کۆم کردوەوە تەرجمەم کردووە وەرم جێڕاوە هایلایتی ئەو شوێنانم کردووە کە ئەو حقیقەتە دەردەم باشە ئەوە ئێمە کوردین و ئەزانی کەرکوک کوردستانیە چۆنم کتێبە وەربژێڕێتە سەر زمانەکانی تر بووی وڵاتانی تریش بیبینن کە ئەمە کوردستانیە بەتەکید ئەوەی کە لێرە زۆر گرنگە ئەو کتێبە تەنها هەر بۆ مێژووی میلەتەکەی خۆم نیە تەنها بۆ وەنێ من کوردی لێ بە ئاگا بینەوە ئەسڵان ئامانجی من ئەوەیە با بڵێن دەوروبەرەکەمان دراوسەکانمان کورد و ینی تورکمان و تورک و عەرەب و فارس لێ بە ئاگا بینەوە وە جیهانی دەرەوە کە خۆت دەزانی زمانی ئینگلیزی کلیلی گفتوگۆی دنیا من ئینشاڵڵا لە داهاتوێکی نزیکدا بەو بزانم بەو جۆرە کە من با بڵێن بۆ مەرزانێک کە بەو کوالیفیکیشنانێک کە من دەمەوێ کە ئەوە بێ ئینشاڵڵا لە داهاتوێکی نزیک ئێمە تەرجمەی سەر ئەو زمانان دەکەین بە تایبەتی زمانی ئینگلیزی بۆ ئەوەی هەموو دنیا بزانێت کە کاتێک قەزیە دێتە سەر شاری کەرکوک ئەگەر ئەمڕۆ بەکارهێنانی هێز جیاوازە گۆڕینی دیمۆگرافیا جیاوازە ئەنفال دەکرێت هەرچی دەکرێت چاواشەکاری دەکردرێت هەرچی دەکەن بابیکەن بەڵام وەکو گوتنی حقیقت وەکو گوتنی ڕاستی ئەوەتە بەڵگەنامەکان با بەڵگەنامەکان حکوم بکەن با زمانی خۆیان با زمانی نووسەرە دیارەکانی خۆیان بڕیاردن ئایا کەرکوک کوردستانیە یان شارێکی تورکیە یان شارێکی عەرەبیە زۆر باشە بوونی ئەم کتێبانە دیارە پێویستەکە بە زمانیش تەڕادێک سیاسی بنووسێت تا چەند هەوڵدا و تۆزە زمانەوانی سادە و ساکارتر بێ بۆی خەڵکانی ئاسایی ژیانی تەواوی خوێن و تێبگەن بەڵێ هەر لەوانە ئێستا لە گفتوگۆکەشم تۆزە کەڵمدا بە زمانێکی سادە قسە بکەم بەڕۆی هەموو بینەرێک لێم تێبگە بەڵێ بەتاکیت ئێمە هەوڵماندا ڕاستە وەکو پێڕەوی ڕێزمانی کەمان تەطبیق کردووە بەڵام ئەو وشەی قورس و باڵێن گرانمان تێدا بەکارنێن هاوسبین ئەگەر کەسێک باگراوندێک معریفەی زۆر بەخۆتیش نەبی یان کەسێک تەمەنشی گەورە بوو بێیان گەنجێک کە باگراوندەکە زۆر نەبێ بتوانێت بیخوێنەوە زۆر بە ئاسانی تێی بگە کە ئەمە حقیقەتەکەیە ئێمە قسە لەگەڵ بەڵگە دەکەین لەگەڵ نەز دەکەین لەگەڵ ئەوە قسە ناکەین کاتێک دەڵێن ئەوەتە ئەو بەڵگەیە وا دەڵێ ئێمە نوسخە ئەسلەکەی پیشانە دەین نەک ئەوەتە بڵێن فلانە گۆڤار فلانە ڕۆژنامە فلانە شوێن ئاوا دەڵێ نەخێر نوسخە ئەسلەکەی پیشان بدرێت بۆ ئەوەی بزانرێت کە زمانی بەڵگە زمانی دیکۆمنت بە بڕوای من باشترین زمانە بۆ ئەوەی لە بابەتێکی سیاسیدا گفتوگۆی پێ لەسەر بکرد دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت ئەمە لە هەموو شوێنێک بڵاو کراوەتەوە ینی لە هەموو زۆر سپاس بۆەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژەکە مەراسمی ناساندنیتی ئەوەی کە چەندانەیەکمان بە دیاریەوە کردێ بەیانی لە زانکۆی کۆیچکۆکو گوتم بەڕێسەرۆکی زانکۆ زۆر پەرۆش بوو بۆ ئەو بابەتە بەیانی مەراسمێکی تایبەتی بۆ دەکەین لە زانکۆی کۆی لە سەرۆکاتی زانکۆ سعات 4 عەسر کە لامەکانش داوەت دەکەین و ئەو کەسایەتەکان و ئەکادمیستەکان و خەڵکی شاری کۆیە بانگ دەکەین بۆ ئەوەی لەوێش بڵاو بکرێتەوە ڕۆژی دواتریش با بڵێن بۆ ڕۆژی پێنجشەمە لە شاری کەرکوک عینان خوێندنەوەیەکی بۆ دەکەین ناساندنی بۆ دەکەین و لە شاری هەولێریش زۆرێک لە برادرانمان داوایان کردووە ئینشاءڵڵا لەوێش لەگەڵ کتێبخانەی ئاشتی نیمچە ڕێککەوتنێکمان کردووە دانیشتێک کە ناساندنێک لەوێش سمینارێکی دوور و درێژ بە ئەو بابەتە بکەین و قسەی لەسە بکەین و کتێبەکە زیاتر بە خوێنەران ئاشنا بکەین زۆر باشە ئەی لە ڕووی بڵاوکردنەوە ینی هێشتا بڵاو نەکراوە ئێمڕۆ یەکەم شوێنەکە ئەم نەسوورەکەیەکە تێدا بڵاو کراوەتەوە بەیانیش لە کۆیە بڵاو دەکرێتەوە دوو بەیانیش لە کەرکوک بەڵێ دواتریش دوای انتخاب و دوای ئەزروفانە چکە هەندێک ئیلتزامی ترم هەیە دوای ئەوە ئێمە دەچینە شاری هەولێر و دەچینە هەموو شوێنەکانی کوردستان دەستەکانە خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنت دکتۆر بژار عوسمان نووسری ئەم کتێبە و بە دوواتاچوون بۆ بەڵگەکانی دەستخۆشی و بە هیوای خوێندنەوە بۆ هەمووان